ئەمڕۆ سیمپۆزیۆمێک سەبارەت بە خۆپارێزی و کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکان لە سلێمانی بەڕێوە دەچێت هەروەها لە بابڵین لە ناوەڕێکی سیمپۆزیۆمەکەدا داواش دەکرێت کە سنتەرێکی تایبەت بەو نەخۆشییان و تایبەت بە کۆنتترۆلکردنی نەخۆشی گوازراوەکان بکرێتەوە. ئێمە چینە لای میوانەکەمان کە جەنابیان دکتۆر ڕۆژ سامسۆن ئەنجامی دەستەی ڕێکخەری سیمپۆزیۆمی پارێزەر و هەروەها کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکانن ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر بەخێر هاتی سوپاس بۆ ئامادەبوونێت. بەیانی باش زۆر سپاس. دکتۆر پێشەوەی کە باز لە سیمپۆزیۆمەکە بکەین کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت ئەمێت بزانم نەخۆشیە گوازراوەکان کامانن کام نەخۆشیان کە دەگوازرێنەوە. بەڵێ طبعا زۆر سپاس بۆ شاشە جوانەکەی کورسات بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ جەنابن. زۆر سپاس. طبعا بەپێی راپۆرتی WHO نەخۆشیە گوازراوەکان هەڕەشەیەکی زۆر گەورن بۆ تەندروستی گشتی و بۆ مرۆڤایەتی و بەپێی راپۆرتەکەی WHO ئەڵێ لە سا 68 نەخۆشیە گوازراوەکان ئەو نەخۆشیانن کە سەرچاوەکانیان ئاژەڵاواتە نەخۆشیەکە لە ئاژەڵەوە سەر هەڵایە و بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە. بۆ نمونە ئاخر نمونە کە بۆ هەموو لایەک ڕوون بێ نەخۆشی کۆرۆنا بوو کە لە ساڵی 2020 ئەتوانین بڵین ژیانی وەستان لە هەموو وڵاتەکانی جیهان ئەو طبعاً لای هەموو لایەک ڕوونە ئێستا ئەمڕۆ نەخۆشیە گوازراوەکان بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە هەڵکشانان و بە شێوەیەکی زۆر خێراش بڵاو ئەبنەوە بەهۆی چەند هۆکارێک هەن یەکێ لەوانە مەسەلەن هۆکاری ئاسان نەقڵە بۆ نمونە هێڵە ئاسمانیەکان یان وەسائلی نەقڵ کە ئەمە یارمەتی ئەیە کەسێک لە شوێنێکەوە بە ئاسانی بگاتە شوێنێکی تر و لەگەڵ خۆشی ئەگەر مەسەلەن ئەو کەسە هەڵگری نەخۆشیەک بێ ئەتوانێت بیبا بۆ شوێنێکی کە و بۆ وڵاتێکی تر. باشە دکتۆر ئێوە ینی لەم سەمپۆزیۆمەیە ئەتانەوێ باسی چی بکەن و چی بخەنە ڕوو؟ بەڵێ بەنسبەت سیمپۆزیۆمەکەەوە ئێمە وەکو ڕێکخراوی ڤێتەرنەری لە پێناو ژیان و بە هاوکاری ڕێباس فاوندیشن و ڕووماڵی میدیاییەکەش بە سوپاسەوە دەستگای میدیایی کورسات بوو طبعاً کۆمەڵێ پسپۆڕ و توێژەرمان کۆ کردەوە بە میوانداری جیهاتی حکومی وەکو بەڕێزان پەرلەمانی کوردستان بەڕێزان وەزارەتی پلاندانان کە ئەمانش معنین بە کێشەکەوە کە لێرە ئەم بەڕێزان ئەم توێژەرانە کە بە خۆشحاڵیەوە زۆریان پلەی دکتۆرا و سەر و دکتۆراشیان هەیە لە بابەتەکەیە چەند توێژینەوە و چەند ڕوونکردنەوەیان لەسەر نەخۆشیە گوازراوەکان و خەتەریاتەکانی بۆ تەندروستی گشتی ڕوون کردەوە و لەگەڵیشە هەموو توێژەران و هەموو کەسانی معنی بە بابەتەکەەوە لەسەر ئەوە کۆکن کە دەستگایەکی تایبەتی سربەخۆ هەبێ بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان کە ئەمە توانین بڵێن ڕاستپاردەی سیمپۆزیۆمەکەیە کە ئەمانەوێت لە داهاتووە بین بە وەزارەتی تەندروستی وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی پلاندانان کە ئیشێک و کارێکی جددی لەسەر ئەم بابەتە بکرێ بۆ ڕێگری لە نەخۆشیە گوازراوەکان. ئێستا کێ بەم کارە هەڵەسێ دکتۆر؟ سنتەرە نییە ئەو جێگەی نییە. ئێستا ئەگەر سەیرێکی وەزعەکە بکەین مەسەلەن ئەبینین بەشی کۆنتترۆڵی نەخۆشیە گوازراوەکان وەکو بەش هەیە لە وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشت و کاڵ. ئێمە بڵێ لە سیمپۆزیۆمەکە ئەوەی کە هەیە کە دەستگایەکی سربەخۆ بێت واتە ڕاستەوخۆ ئەم دەستگایە کارەکانی خۆی بکە نەک بەشێک بێ لە وەزارەتەکان بۆچی چونکە ئەم دەستگایە ئەم دامەزراوەیە چەند ئەرکێکی هەیە یەکێ لەوانە طبعاً ئەبێ پێشببینی بڵاو بوونەوەی نەخۆشیە گوازراوەکان طبعاً پێش بێ ئەوەی بینە سەر ئەرکی دامەزراوەکە طبعاً ئەبێ دامەزراوەکە کەسانی تایبەتمەند و معنی بە نەخۆشیە گوازراوەکان کاری تیا بکەن و توێژینەوە بکەن طبعاً لەگەڵیشی وتمانە بێ پێشببینی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان توێژینەوە لەسەر نەخۆشیەکان و هەر نەخۆشیەکی نوێکە هەبێت ئەبێت توێژینەوەی لەسەر بکرێ بۆ ئەوەی بزانرێت چۆنە چۆن نییە و چۆن بەرەنگاری ببینەوە و زائرەنیش لە ئەم هەر ئەرچی ئەم دامەزراوەیە کە ڕێنمایی و پلان بابە حکوومەت بۆ بەرەنگاربوونەوەی هەر پێشهات و هەر نەخۆشیە کە ئەبێت کە ئەمە ئەرچێکی زۆر گرنگە
کە پێویستە ئەم دەرزگایە چۆنەڵی ئیعاز و ڕێنماییەکانی بۆ حکوومەت بێ ڕاستە و خۆ بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکانیان هەچ پێشاتێکی نەخوازرا و کەیەتە پێشەوە واتە هەبوونی غورفەی عملیاتی حازر کە بۆ هەر کارە ساتێکیان هەر نەخۆشیەک کە هەیە یەکسەر لە کارابن یەکسەر بەرنامە هەبێ یەکسەر پلانی ڕوبەڕووبوونەوە هەبێ بۆ ئەوەی کەمترین زەرەری جانی کەمترین زەرەری ئابووری بەر وڵاتەکە باشە دکتۆر پێ دووە لە نەبوونیم سنتەرەدا کە باسە کرد کە تایبەتمەند بێت بە کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکان وەر خزمەت گوزاریەک وەر پلانێک هەبێ حکوومەتی هەرێم توانی وێتی بە شێوەیەکی زانستیانە مامەڵە لەگەڵ و نەخۆشی گوازراوانە بکات کە ڕووی لە خودە و پەتیانە بکات کە ڕووی لە هەرێم کردووە یاخود با بڵین پلانێکی پێشوەختەی هەبوو بێت بۆ هەر نەخۆشیەکەت بتوانێت بە کەمترین زیان لی دەربچێت و بتوانێت چارەیەم بۆ بدۆزێتەوە. طبعاً هەنارخانوەک و ئاماژەم پێەیە پێشتر تا ئێستاش نەک با بڵێن پێشتر تا ئێستاش وەکو بەشێکن لە وەزارەت وەکو ئەو بەشەکە هەبوون توانی بیانە کۆنتترۆل کار کراوە بەڵام ئەگەر دامەزراوەیەکی سەربەخۆ بێ و دەستکراوە بێ حتمما ئیمکانیت زۆرترە بێ کار زۆرترە بێ و بێجگەلەوە کەسانی پسپۆڕ و تایبەتمەند زۆرتر کۆ ببنەوە تایە کە ئەمەش هەمووی ئەبێ بە سەروەتێک ئەتوانێت خزمەتی پێ بکرێ بە شێوەیەکی زیاتر و زیاتر کاوێ بۆ بەرەو پێشبردنە بۆ ئەوەیە کە زیاتر و زیاتر ڕێگری بکرێ ئامادەکاری پێشوەخت زۆر زۆرتر. دکتۆر خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەندمان هەیە لەم بوارەیە؟ بەڵێ بە خۆشبەختیەوە لە پزیشکانی ڤێتێرنەری هەمانە لە پزیشکانی گشتی کە مامۆستای زان کۆن وانە ئەڵێنەوە پزیشکانی ڤێتێرنەری بە هەمان شێوە کە مەسەلەن لە هەر لە بۆ نمونە هەر نەڕۆین لە پزیشکانی ڤێتێرنەری لە ماوەی پێشوا بەڕێز دکتۆر دەشتی لە وڵاتی سعودی عەرەبی بە هاوکاری لەگەڵ زانکۆی لیڤەرپوڵی بەریتانی توێژینەوەیکی تازای کردووە لەسەر سارسیسێ و بەدواداچوون و توێژینەوەیەک لەم بابەتە کەوابێ ئێمە کەسانی ئەکادیمیمان هەن کەسانی پسپۆڕمان هەن بەڵام پێویستە ئەم کەسانە لە دامەزراوەیەکی تایبەت تا کۆ ببنەوە بۆی تایبەت کاریان لەسەر ئەم بابەتە بێ بە شێوەیەکی ڕێگرە دکتۆر تا ئێستا لەم پێشنیارەیەوە یان بەڕێگر ناوی نەبین چی بۆتە بربەز لەوەی کە ئەم دامەزراوەیە نەبێت؟ بەڵێ تاکو ئێستا وەکو دامەزراوە وجودی نەبووە باشە وەکو دامەزراوە کە وجودی نەبووە ئەمە خۆی لە خۆیان گەورەترین کێشەیە کە وەکو دامەزراوە وجودی هەبوو لەگەڵیشە سربەخۆ بوو توانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئیشەکانی بکە شتەکان زۆر زۆر بە باشتر ئەچنە پێشەوە وەک لەوەی کە ئێستا هەیە. باشە ئەو پێشنیارانی کە لە سیمپۆزیۆمەکەی ئەخرانە ڕۆ لەلایەن کەسانی شارەزا و پسپۆڕانی ڤێرتەنەری و پزیشکانەوە چی بوون کە بتوانرێت سوودی لێوەربگیرێت و هەروەها هیچ دەرەنجامێکی هەبوو بۆی بکرێت بە نووسراوی ئاڕاستی لایانی پێوەدار بکرێت؟ ڕاستپاردەکانی سیمپۆزیۆمەکە ئەوەی هەبوو بە کۆی گشتی توێژەران و کەسانی معنی بە بابەتەکەوە کۆک بوون لەسەرکردنەوەی ئەم دامەزراوەیە کە بتوانن هەمویان لەوێ خزمەتێکی جوان بکەن. کۆنکلوژنەکە توانین بڵین کردنەوەی ئەو دامەزراوەیە بوو. باشە دکتۆر مەترسی نەخۆشیە گوازراوەکان لەسەر هەرێمی کوردستان زۆرە؟ وەکو ئەزانن ئێستا ئەمڕۆ ئەگەر لە شوێنێکی دنیا وەکوی لە کۆرۆنایە بینیمان لە سینەوە سەری هەڵا لە کاتێکی کەمە هەموو دنیای گرتەوە کەوابێ هەرێمی کوردستانیش بەشێکین لە معادلەیە عنی ناتوانین بڵین ترس کەم نییە چونکە ئێمەش وەکو وڵاتانی تر فڕۆکەخانەمان هەیە هەروەها ڕێگەی مەرزینیوان وڵاتەکانمان بالفعل طبعاً ئەمەش لێرایە خۆی لە خاڵە سنووریەکانیشە ئەوەی کە کێشەیە بۆ نمونە ئەگەر باسی بکەین ئەو ئاژەڵانی کە گەرمیان و کوێستانەکەن ناتوانرێت کۆنتترۆل بکرێ لە ئێستاە ناتوانێت کۆنتترۆل بکرێت کە ئەم ئاژەڵە لە چۆ ئەچێ بۆ ئەچۆ ڕێگری لەم ئیشە بکرێ و ناشکرێ بەڵام ئەوەی کە گرنگە لایەنێک هەبێ کاری ئەوە بێ متابعە بکە ئەم ئاژەڵە کە گەرمیان و کوێستان ئەکەن لەو شوێنی کە تیان و لەو شوێنی کە بۆی ئەچن چی هەیە چی ئەگوزارێ نەخۆشیێک هەیە بۆ ئەوەی بتوانرێ
خوێندنەوەی پێشوەخت هەبێ بۆ پێشهاتەکان هەروەها بابەتێکی تر کە زۆر گرنگە مەسەلەن ئێمە لە لای هەموو کەس ڕوونە ئێستا زۆر کەسانی بیانی هەنیەنە هەرێمی کوردستان و یعنی عێراقیش کە چۆنەڵی هەڵگری ڕەگەزنامەی عێراقینین واتە عێراقینین یان کوردنین ئەم کەسانش هەر کەسە و لە وڵاتی خۆیەوە هەر وڵاتە و کۆمەڵێک لەواچێ نەخۆشی گوازراوە و کۆمەڵێک نەخۆشی تایبەت بەخۆی هەبێ ئەم کەسانە کێنە ئێرە پێویستە پشکنینیان بۆ بکرێ کە ئایا چ نەخۆشییان هەڵگرتووە ئەمەش بەچی ئەکرێ بە دراسە و لێکۆڵینەوەی پێشوەخت لە وڵاتانەی کە ڕوونە کە خەڵک لەوەیەت بۆ کوردستان ئایا بۆ کارکردنە بۆ مانەوەیە بە هەر مەبەستێکن کێن ئەوەی کە گرنگە مەسەلەن بزانرێ لەم وڵاتانەیە چی هەیە چ نەخۆشیەک هەیە چی مەترسیەکە وەکو نەخۆشی گوازراوە بێ لە هەرێمی کوردستان کە ئەمەژە بێ بە کارێکی سەرەکی ئەو دەستگایی کە پێشنیار کراوەدا بمەزرێ باشە دکتۆر ئەمەژێکێک بوو لە ڕاستپاردەکانتان بۆ لایانی پەیوەندیدا کامە بێگومان هەستەکە مەگەر پێش سنتەرەکە ئەوە جێبەجێ بکرێ زۆر باشترە لەبری ئەوە نەخۆشیەکە ئەهێنێت ئەنجە تۆ سنتەرەکە توانێت چارەسەیان پلانی پێشخۆدا بێت لێرای یەکشت هەیە کە سنتەرەکە هەبوو کاری ئەم سنتەرەکاری ئەم دامەزراوەیە زۆر گەورەیە ئەبێ چۆن ئەڵەی کەسانی پسپۆڕی زۆر بێ بۆی بتوانن لە چەند سێکتەرێک هەیە کە دەست بکەن بە توێژینەوە دەست بکەن بە بەدوادات چونتیایە بۆ ئەوەی هەموو خاڵەکان چۆن ئەڵەی حسابی بۆ بکرێ هەموو خاڵەکان توێژینەوەی لەسەر بکرێن ئەو شتانەی کە ئەبنە هۆی گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکان ئەو شتانەی کە ئەبنە هۆی هێنانی نەخۆشیە گوازراوەکان بۆ هەرێمی کوردستان دراسە بکرێت و پلانی پێشوەخت هەبێ بۆ بەرەنگاربوونەوە دکتۆر ڕۆژ سپاس بۆ ئامادەبوون سپاس زۆرمکردنەوەکان خۆش بێ بە هیوایە کەشتان جێبەجێ بکرێت چونکە لە خەمخۆریە و پێشنیارێکی زۆر بەجێ لە بارزانستێکی خۆیان سپاس بۆ ئامادەبوونت